بۆچی هەندێک کەس لە بەیانیان تووشی سەرئێشە دەبن؟ سەرئێشەی بەیانیان زۆر جار دەبێتە هۆکارێک بۆ دەستپێچێکی خراپ، بەڵام واز مەکە تەنها تەواید، بەڵکو بەشێکی زۆر لە خەڵکی ڕوبەڕووی ئەم دۆخە دەبنەوە و ئەمەش چەند هۆکارێکی هەیە. دکتۆر ئامیر ساژدێو کە پرۆفیسۆری یاریدەدەرە لە زانکۆی میشیگن باس لەوە دەکات کە چەند هۆکاری جیاواز هەیە بۆ دروستبوونی سەرئێشە لە بەیانیاندا. هەندێک جار دەکرێت ڕوو بدەن بەبێ ئەوەی دووبارە ببنەوە، هەندێک جاریش وانابن. بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی سەرئێشەی بەیانیان لەمانەدا خۆیان دەبینەوە. یەکەم، ئینزۆمینیا کەمخەوی. دووەم، دۆخی سلیپ ئەپنیە. ئەم دۆخە وەستانی کردداری هەناسەدانە لە کاتی خەودا و خەبەربوونەوەیە کە هۆکارەکەی کەمی ئۆکسجینە و دەبێتە هۆی سەرئێشە. سێەم، میگرینز. ئەم دۆخەش زۆرێکی دیکەیە کە تووشی مرۆڤ دەبێت و وای لێ دەکات لای چەپی سەری تووشی ئازار ببێت بەهۆی دڵڕاوچێ و کەمخەوی و شێوازی خۆراکەوە زۆر جار ڕوودەدات. چوارەم، زۆر خواردنەوەی کافاینەکان وەک قاوا لە ڕۆژی پێشتردا کە دەبنە هۆکار بۆ ئەوەی خوێن زۆر بنێرن بۆ مێشک. پێنجەم، بەشێک لە سەرئێشەی بەیانیان پەیوەندی بە خواردنەوەی ماددە کحولیەکانەوە هەیە. تەندروست بن.